ئێمە کۆمەڵێک جوتیار و خەڵکی زەحمەتکێش و ڕەنجدەری دەڤەری هەورامان لە گوندەکانی گوڵپ و باخەکۆن و گەچێنە بە درێژایی تەمەنی با و باپیرانمان سەرگەرمی گشتیاری و پەیداکردنی بژێوی ماڵ و مناڵی خۆمان بین و کۆمەڵێک زەویمان بەدەستەوە بۆ بەکارمان هێناوە و پاکمان کردوێتەوە هەتاوەکو ئەو کاتەی یاسای چاکسازی کشتتوکاڵی لە تەواوی عراق و کوردستان خراوەتە گەڕ سنوورەکەی ئێمەشی گرتوێتەوە بە شێوەیەکی گرێبەستی کشتتوکاڵی زەویمان بەسەردا دابەش کراوە بەڵام وا ئێستا بۆ ماوەی چەند ساڵێکە بەشێک لەنەوەکانی شێخەکانی باخەکۆن دەیانەوێت بە زەبری هێز و جیاواز لە گشت سنوورەکانی تری کوردستان ئەو زەویانە لەم چەند جوتیارە وەربگرنەوە لە ئێستادا کەیسەکەمان لە دادگایە و یەکلا نەبووتەوە ئەوە تا ڕۆژی 5 دەی 2021 ڕۆژنەتە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە و هەڕەشەی کشتنی جوتیارەکانیان کردووە ئەگەر بێت و دادگا فەرمانگەی کشتتوکاڵی بڕیارەکانیان بە ئاڕاستی جوتیارەکان بێتن هەر لێرەشەوە داواکاری نووسکامان هەیە لە کاقوبات لە بەڕێز کاک پاڤێڵ جەلال تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و کاقوبات وەک حکوومەتی هەرێمی کوردستان تەداخل لە کێشەکەماندا بکەن و